خۆشەویستان لە تەورەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین کە بێگومان هەموو بابەتە تەندروستیەکان پەیوەندیان بە ژیانی ئێمەوە هەیە، بەڵام هەندێک بابەت هەیە، هەندێک نەخۆشی هەیە، هەندێک گرفتەیە، زۆر کاریگەری لەسەر ژیان و جەستەی ئێمە هەیە، لەسەر ئەندامێک یا لەسەر کۆی جەستەی ئێمە هەیە. ئەویش ئەمڕۆ باز لە کاریگەری نەخۆشی شەکرە ئەکەین لەسەر تۆڕی چاو. ئەوانەی کە نەخۆشی شەکرانێ ئەزانن کە کاریگەریەکانیان چییە، پزیشکی پسپۆڕ پێی وتون ئاگاتان لە خۆتان بێگەر ئەوە نەبێ ئەوە ئەبێ ئەوە نەبێ بەم شێوازا بێ شتێکی لێ ئەزان، بەڵام ئەمە زیاتر بوو ئەوانەیە کە لە سەرەتای نەخۆشیەکەن یان توش نەبوون بۆیی بەرچاویان ڕوون بێ بزانن شەکرە چ کاریگەریەکی لەسەر یەکێک لە هەرە ئەندامە گرنگ و هەستیارەکانی ئێمە هەیە، ئەویش چاوە. ئەم بابەتە گەنگەشە ئەکەین، گفتوگۆی لەسەر ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تافگا محەممەدی پسپۆڕی نەشتەرگەری تۆڕی چاو کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمان میوانن. دکتۆر جان بەخێر بێت. کاکتۆر بەخێر بێت. سپاسان لە یەکەم سڵاوات دەکەم لە خزمەتی ئێوە بینەرانی عەزیزە لە خزمەتتانە. یەخوا بەخێر بێت. سپاس. دکتۆر چ ینی پەیوەندیەک عەلاقەیەک لە نێوان نەخۆشی شەکرە و چاو؟ یعنی نەخۆشی شەکرە یەکێک لە ماکە خراپەکانی کاریگەریە نەرێنەکانی بۆ ئەبێ لەسەر چاو بێ و چی لە چاوەکانمانەکە؟ بەڵێ، ئەرزکەم شەکرە نەخۆشیەکە کە لە ناو تەواوی بینی جەستەی ئینسانە جاریە. وەختێک کە شەکرە کۆنتڕۆڵ نابێت، ئەم شەکرەیەکە لە ناو خوێنە ئاگەڕێت، لە ناو دەمارەکان ئاگەڕێت، لە تەواوی ئۆرگانەکانی بێن کە دەمارەکان پێچێت، چاویش دەماری بۆچێ، وەکو قەلب و گورچیلەکان و چاو و ئەم جۆرەشتانە کاریگەریەکە. کاریگەری ینی لەسەر دەمارەکانەکە باعیزە بێت کە اختلالی ئەوەی خوێن بگا بۆ دەمارانە کەم ببێتەوانێ. لە نەتیجەیە وەختێک بە مدەتی زەمان، وەختێک تولی زەمانە گوزارێت، تاسیراتی خۆی لەسەر و ئۆرگانانە دانێ، وەکو قەلب و دڵ و چاو و گورچیلە ئەسەرەکات. کاکتۆر ئێمە بیستومانە دەربارەی نەخۆشی شەکرە و ئەزانین کە دوو جۆری هەیە، کامیان کاریگەری زیاتر لەسەر چاوەکان دروست ئەکات؟ دوو جۆری هەیە شەکرش. جۆرێکیان کە تایپیەکی پێڵێن لە منداڵیەوە شروع بێت، ئەنسولین تەولید نابێت، ئەمە چون توولانی مدەتترە و بە قەولێکینە کاریگەری زیاترە. وەلی جۆری دوو هەم شایعترە، یعنی شیوعی زۆرترە و هەم درەنگ پێ ئەزاندرێت. ئەوەیە کە ئەویش وەختێک معمولەن نەخۆش پێ ئەزانێ ئەڵێن احتمالی هەیە 3 تا 5 ساڵ بوو بێتی و هەستی پێ نەکردبێ. ئەوەیە کە ئەویش کاریگەری زۆر لەسەر چاوەکە، هەرچی توولانی تر بێت، وەلی بە سوڕەتی کولی تایپیەکەکەی زۆرتر لەسەر چاو تاسیرەکات. وەلی تایپیەکەکەی چون ئەنسولین کولەن تەولید نابێ، هەر لە گەنجیەوە پێزانن و دەرمانی بۆ شروعەکەن. باش، ئەگە بینە سەر ئەو کاریگەری جەنابەت باست کرد، با ئێمە لەسەر ئەمڕۆ سەر چاو قسە بکەین. بەڵێ، شەکرە لە هەردوو تایپەکەی یەک بێ یان دوو بێ فەرقی نییە. بەڵێ، کاریگەریە نەرێنیەکان خراپەکان کەی کاتە سەر چاوەکانمان چین بۆ کەسێک کە تووشی شەکرە بووە؟ بە تەرتیب لە شەکرە کە ئەوڵەن سەر و خوارەکە بەعیسی لێڵی چاوە بێ بە سوڵەتی موقت. ئەوە چاو بە قەولێک وەختێک کە شەکرەی ئەچێتە سەرەوە، عەدەسەی چاو ئینسان بە سوڵەتی تەبیعی عەدەسەیەک لە ناو چاویایەتی، عەدەسەی نۆرماڵی چاو ئەوە کێشێت و تەبیعیە بێت. لەسەر قەڕنیە تاسیرەکات، یعنی گلێنەی چاو، لەسەر شەبەکیە، تەئسیری ئەسلیەکەی لەسەر شەبەکیەیە کە بە چەند شکلی مختلفە ئەتوانێت دەمارەکان تەنگ وەکە، ئەتوانێت باعیسی نەزیف ببێ، ئەتوانێت باعیسی پچڕانی شەبەکیە ببێت، ئەتوانێت باعیسی خوێن ڕێزی لە ناو شەبەکیە ببێت، ئەتوانێت لەسەر دەماری چاو تاسیر بکاوە، لە نەهایەتە متاسفانە باعیسی لە بینچوونی بیناییەکی، ینی ئەگاتەوە حەددا 100% ئەگەر کۆنتڕۆڵ نەکرێت باعیسی کوێریە بێت. متاسفانە ئەتوانێت ئاوڕەشیش ئیجاد بکە و ئاوی سپیش ئیجاد بکە شەکرە. باشە کاکتۆر، هەر کە کەسێک دەستنیشانەکرێ بووی کە جۆرێک لە شەکرەی هەیە، پێویستەکە یەکسەر پزیشکی چاو ببینێ و چۆن پشکنینی بۆ دائەنێن؟ پێویستەکە بەردەوام پشکنینەکان ئەنجام باتەوە؟ بەڵێ، پرۆتۆکۆل هەیەک هەیە نەخۆش بە مەحزی ئەوەی تەشخیص درێ، جەدوەل هەیەکیان تەڕاحی کردووە. ئەوانەی کە تایپیەکەن هەر لە ئەوڵەوە ئەبێت بەڕەسی بکرێت، ینی بەستە بە دەرەجەی ئەوەی دەفعی ئەوڵ کە تەشخیصی شەکرا دێ، ئەبێت دکتۆرێکی شەبەکیە فەحسی چاویان بکە. دوایی لە ڕووی ئەوەی چەندە کاریگەری بوو بێت، نەخۆش هەیەڵین 2 مانگی تر، نەخۆش هەیەڵین 2 تا 4 مانگ، بەستگی بە کاریگەری ئەو شەکرە. نەخۆش هەیە ئەڵین 6 مانگ جارێک،
بەستە بچون دەرەجە بەندی هەیە کە چەنە تەئسیری کردووە. بەپێی حاڵەتی نەخۆشەکە حتممە بێ فاڵەوەپیان ببێت بەپێی حاڵەتی نەخۆشەکان بەپێی تایپی نەخۆشیەکە حتا مەسەلەن بەپێی ئەوەی تەمەنی نەخۆش چەندە بێ ئەگەر نەخۆشەکە مەسەلەن حاملە بێ یا پرەگنەنت بێ فەرقەکات کولەم پرۆتۆکۆلەکان لە موردی هەر نەخۆشێکەوە فەرقەکە وەلی هەر نەخۆشێک بە مەحزی ئەوەی شەکرەی بۆ تەشخیصرا بێ جارێک معاینە بکرێت. دکتۆری بەڕێز زیاتر لەسەر چاو شەکرە کاریگەری خراپی هەیە یان فشاری خوێنەوەی پێوترێت زەخت لە ناو خەڵکە چکە زۆرن ئەوانەی کە ئەم دوو نەخۆشیان هەیە یاخوا نەخواست هەردووکی پێکەوە یان زەختی هەیە فشاری خوێن یان شەکرەیە کامیان زیاتر کاریگەرینی خراپ بکاتە سەر چاو؟ من هەمیشە بە نەخۆشەکانم کە دێن سێش دەڵێم ئەوە هەم شەکرە هەم زەخت هەم جگەرە کێشان چون تەئسیر لەسەر دەمارەکانەکەن هەم ئەو سیانە بەیەکەوە سینەرژیستیان پێڵێن یعنی بەیەکەوە کومەگەکەن کە کەسێک کە شەکرەی بە تەنهایی هەیە لە کەسێک کە شەکرە و زەختی هەیە زۆر وەزعی خراپە باشترە کەسێک کە شەکرە و زەختی بەیەکەوەیە جگەرەشی لەگەڵ کێشە وەزعی خراپترە پیانەڵێن ئەسەری سینەرژیستی وەختێ بەیەکەوە دەستیان کۆکەنەوە نابێتە سێ بەرابەر بێتە نۆ بەرابەر مەسەلەن ئەوەندە نەبێت کاریگەری هەیە زەختیش زۆر خراپە ئەویش بە قەولێک تایپینگی هەیە کە مەسەلەن ممکنە تایپیەک بێت دوو بێ سێ بە دەرەجەی هەیە وەلی شەکرە چون پێ نازاندرێ نەخۆشەکان مەسەلەن دوور بێ بڵێ شێر پەنجەت هەیە زوو شوێنیەکەوێ دەرمانیەکە شەکرە تۆزێک ئێهمالەکرێت لە ناو خۆمانە ینی کۆنتترۆل ناکرێ ئەم جۆرەشتانە ئیشی نییە ئازاری نییە لە ئەوڵەوە تا نەگاتە ئەو ڕادەی کە باعسی بگیرانی ببێ معمولەن نەخۆشەکان لای خۆمان شوێنی ناکەن ئەوەیە وەختێک کە دێن بۆ لای ئێمە لە مەرحەلەیەکی پێشکەوتوایە و زۆر زەربەی گەیاندۆ بەچاو ئەوەیە کە من لێرەوە حتمما خواهیشەکەم و تاکی دەکەم کە حتمما ئەوانەی کە شەکرەیان هەیە مڕەتەم مراجعە بکەن شەکرەکەیان کۆنتترۆلکەن بەخسوس شەکرەی سێمانگە ئەوە زۆر گرینگە ئەیوانسی پێڵێن خۆیان نەزانن ئەوانەی شەکریان هەیە کە حتمما من قەیناکە لێرەوە هەری نەکەمە بێ ژێر حەوت بێ نەخۆشێک کە بەردەوام ژێر حەوت بێ ڕقەمەکەی معمولەن زۆر مشکلەی بۆ پێش نایێت وەلی نەخۆش هەیە دێتە لای من 12 11 14 بە ئیزای هەر یەک دانە بەرەوسەر لە حەوت 50% یعنی ئەوان فکرەکەنەوە حەوت و هەشت فەرقی نییە بەرەوسەرتر لە حەوت تا هەشت 50% شانسی ئەوەی کە خوێنڕێزی و ڕێتینۆپاتی دیابێتی پێڵەن ینی تەئسیری شەکرە لەسەر چاو زۆرەکەت. کاکتۆرۆک و باست کرد ڕەنگە کەسەکە لە سەرەتایە زۆر تیا دیاری نەیە کە چ لە چاوەکانیەکە بەڵام پاش ئەوەی کە حاڵەتەکەی نەخوازراو ئەبێ چ نیشانەیەک لە چاوەکانمان ناڕوو ئایا ئازار دروستە بێ ئایا ئاویەتە خوارۆپیایە سوورە بێتەوە یان خوڕانی هەیە ئەمان ئەکرێ بڵین نیشانەن یان جۆرە نیشانەیەک هەیە بڵین ئەمە گرفتەی دروستکرۆ بۆ چاومان؟ گرنگترین نیشانە لە شەکرەیە لێڵبوونی بیناییە تاربوونە بەڵێ نا ئێش و ئازارە نا خورانە نەکزانەوەیە ئەوانش مشکلاتی خۆیان هەیە وەلی گرنگترین نیشانە لێڵبوونە لە مەراحلی ئەوەڵیە ممکنە لێڵیش نەبێت بەس ئێمە وەختێ فەحسیەکەین ئەبینین خوێنڕێزیهایەکی چکولا بینرێت نەخۆش هیچ هەستی پێ ناکات حتمما گرنگترین حاڵەتەوەی مراجعە بکەن بە فۆقە تەخەسوسێکی شەبەکیە کە شەبەکیان فەحس بکات وە گرنگترین نیشانە لێڵبوونی بینایی بەلەسەر ئەم لێڵە بوەستین کاکتۆرەکە گرنگە فەرمووی گرنگترین نیشانەیەتی ئەم لێڵبوونی چاوە کاتیە یان بە بەردەوام چاوی لێڵە چکە ئێمە زۆر جار کە هەڵەسین لە خەویا لە هەندێک کاتە ئەبینی چاومان لێڵە بێت تۆزە چاومان هەڵە گڵۆفینیان دەموچایە گەشوین چاگە بێ ئەم لێڵیە کاتیانش لی بترسین یانە لێڵی بەردەوامی و مەبەستەوە دوو جۆرە یەکێکیان کاتیە یەکێکیان بەردەوامیە کاتیەکان وەختێک شەکرە زۆر ئەچێتە خوار یا زۆر دێتە خوار وتمەوە عادەسەی چاوە ئاو ئەکێشێت یا ئاو لە دەستدەیات باعزە بێت کە ئەو دەرەجەی چاوە تەغیر بکە ئەوە کاتیە معمولەن دوو سێ ڕۆژ توو لە کێشێ و ئەگەڕێتەوە زۆریش گرنگ نییە وەلی وەختێک کە بە قەولێک تەئسیر دەکات سەر شەبەکیە و ئاوسان بە وجود دێ و خوێنڕێزی بە وجود دێ لە ناو شەبەکیایی ترەوە بەردەوامە بێت بەردەوامە لێ ئەو وەختەی تر زۆر ئەوە ترسناکە. بەڵێ باشە لە نەخۆشەکانی چاوە ئێمە بیستومانە ئاوی ڕەش و ئاوی سپی هەیە لە حاڵەتی شەکرە ئەمە ڕوئایەت؟ بەڵێ لە حاڵەتی شەکرەیە 100% زۆرترە بێت چەند نوع ئاوی سپیمان هەیە ناشی لە شەکرە کە بە ئیسلاح لە ئەفرادێکە کە شەکرەیان هەیە زووتری جا دەبێت لە مەراحلی ئینتیهاییە ئەندستەیجیشە ئەگەر زۆر کۆنتترۆل نەکرێت کە جزئی خراپترین عارزەکەیەتی پێڵن نێواسکولار گۆلۆکۆما بە سەمتی ئاوی ڕەژە ڕوا متاسفانە دەرسەدێکی زۆریان چاویان لە دەست دێن زیاتر ئاوی ڕەش لە دەرەنجامی شەکرە و تووشە بێ سپی
ئاوی سپی هەردووکیان خراپترینی ئاوی ڕەشە کەمترە وەلی لە مەراحلی ئاخرایە ئاوە سپیەکە زۆرترە وەلی وەختی ئەندستەی زۆر دەبێت مەترسیدارتر نییە سپیەکە نه ئاوی ڕەشەکە زۆر مەترسیدارە و دەرمانیشی زۆر سەختە. باشە کاکتۆر ئەگەر کەسێک خۆی هەر گرفتی بینی هەبوو بێ لە چاوەکانیە پاشان تووشی شەکرە بێ ئەمانە کاریگەریان زیاترە لە گرفتەکانی چاوە؟ بەڵێ زۆری یاکاتەوانێت کەسێکە گرفتی بینی بۆ هەر خۆی بینایی کەمە عینەکەکایان عینەک زۆر گرنگ نییە دەرەجەی چاو بالاخەرە ئەوەندە مهم نییە شەکرا ئەچێتە سەر دەمارەکانی چاو تاسیرەکات باعیزە بێت شەبەکێ لێەوە بێت باعیزە بێت کە دەماری چاو زایفە باعیزە بێ چون خوێنی کەم پێگا دەماری زیاییە دەردێن کە ئەو دەمارانە نۆرماڵ نین ئەشکێن خوێنەکەنە ناو چاوانێ وەختی خوێن دێت نبینیت باعیزە بێت کە زەختی چاو بچێتە سەر و باعیزە بێ شەبەکی هەڵبکەندرێت وەلی خودی دەرەجەی چاو ئەوەندە گرنگ نییە. جانابی کاکتۆر ئەگەر کەسێک بەهۆی نەخۆشی شەکرەوە ئەو بابەتە ینی سلبیانی باسمان کرد تەسیری لەسەر چاوی کردبوو بەڵام نەچوو بۆ دەرەجەی زۆر قورسەوە گەیشت بۆ ئاوی ڕەش بڵێ چارەسەرەکانی ئاسانن و چارەسەرەکانی چین عیلاجە یان نەشتەرگەریە؟ من هەمیشاڵم ئاسان لە تەواوی دنیا شایان سازمانی جیهانی بێداش دەڵێ بەرگری باشترە لە دەرمانستە کەسێک کە بەرگری بکای منە خۆشمان هەیە 10 ساڵیشە شەکرەی هەیە وەلی چون ئەو شەکرەی سێمانگەکەی هێمۆگلۆبینی ئەوان سێڵن ژێر حەوتا هیچ کێشەیەکی نییە 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵە هیچ کێشەیەکی نییە لەسەر چاوی لە مەراحلی وەڵا بەرگری دوای ئەوە بەستە چەند ئاوارزەکەی بە چەند شکڵتە مایلد و مۆدەڕیت و سیویێری پێڵەن لە ڕووی فەحساکت هەکۆکە ئەیکەین لە ماوەردی مایلدا وەختی ئێدەمی شەبەکێش نەبێ فقط فاڵواپ و ئەوەڵێن کۆنتترۆلی شەکرێ بکە کەم کەم ممکنە ئاوسان و خوێنڕێزی ئیجاد ببێ ممکنە دەرزی لێبین ممکنە لەیزری بکەین شتێکی خراپ کە لە ناو خەڵکا جێکەوتووە کەسانێک کە شەکرە کۆنتترۆل ناکەن ئەگا بە دەرزی دوای ئەو بە علەتی عەدەمی کۆنتترۆلەکە مەساڵەن دەرزی کوێری کردم شتی وان نییە یا مەسەلەن لەیزری لێدا دراوسێکەمان کرد بوو ئەو قسێ باوە کرد زۆر باوە مەسەلەن نەخۆش دێ بۆ لای منەڵێم لەیزرە مەسەلەن زەرورە کە تۆ لەیزری بکە یا دەرزی لێبێ یا بەخوا دکتۆر فڵان کەس لەیزری لێدات کرد بوو نا ئەوە نییە ئەوەی شەکرەکەی کۆنتترۆل نەکەوە ئەوەی زەختی لەسەرەوە بووە متاسفانە ئەو شتە زۆر خراپە بەعزە وەختێک بە دەرزیەک و لەیزرێکی باش کە زۆر ئیشێکی بەسیت و ڕاحەت و هینە ناگا بە و ئاوەڕەشە و ناگا بە عملیات و ناگا بەوەی شەبەکێ لێەوە بدرێت نەخۆش هەیە 3 جار 4 جار لەیزری بۆکەی ڕاوەستێت. کاکتۆر هەمیشە باس لەوا کرێت کە چارەسەر بۆ نەخۆشی شەکرە کۆنتترۆلکردنیەتی ئەو کەسانی کە کۆنتترۆلە شەکرەکەیان و ئەگەیان لە خۆیانە ئەوانە ئیتر ئەبێ بێخەم بن لە چاویانیان ئەمە ینی هین نییە تبقی ئەو پرۆتۆکۆلانە ئەڵێن بەرحەسبی دەرەجەی چاویان حدیقل چەند مانگجارێک ئەوانەیە کە هیچ کێشیان هەر ئەبێ بیکەن باش ئەبێ بکرێت تا ئاخری تەمەنیان من هەمیشە بە نەخۆشەڵم مەگەرەوەی شەکرەکە لەوێن بێتە دەرەوەی لە تا ئاخری تەمەنی ئەبێت دکتۆرێکی شەبەکێ فحسیان بکە دکتۆرێکی متخصصی خۆدەد و متابۆلیسمی پێڵێن ئەوەی کە هینە ئەویش فحسی بکات یعنی کارەکە تیمیە یەکێک نەخۆشەکەیە تیمێک ئەو دکتۆری باتنیە کە غودە دەکە کۆنتترۆلیەکە یەکێکیش دکتۆری شەبەکەیە شتەکە بە تەنهایی جۆر نابێت ئەگەر من بێم کارەکە منجام بەم نەخۆش شەکرەکەی کۆنتترۆل نەکە هەر نەتیجە بەخش نابێت دکتۆری باتنیەکە باش کۆنتترۆلی نەکات یا مەسەلەن ڕایەکتر هەیەڵەن دەرزی لە خۆمان ناین مەسەلەن ئەنسولین خراپ جێکەوتو لە ناو خەڵکە باز وەختێک ئەنسولین واقعا باشە دەرزی ئەنسولین هەر حەبە خۆنیە حەب کۆنتترۆلی ناکات ئەوەیە کە وەختی دکتۆری باتنیەکە پێڵێ ئەنسولین ناچنە ژێرباریەوە متاسفانە مەشاکلی زۆر لە کوردستانە واقعا زعیفە و زۆریش نەخۆشمان هەیە بەو حاڵەتانە پێ زۆربەی نەخۆش دوای چارەسەرەکان ناکەوێت بە دروستی کە دکتۆر بۆی دانێ بۆچی ناسریێکیشی شوێنیەکەون وەلی زۆرتری گاردیان هەیە نسبەت بە دەرمان شاید خۆشمان بین سەختە ئەوەی کە هەرمان هاتو چوو بکەی بە قەولێک لە نەزەر باری ئابووریشەوە باز سەختە ئەو شتانە ئینسانە بێت لە نەزەر بگرێت ئەوە دوای هەرمانگ بچی دەرزی لە چاوت بێ لەیزری لەبێ سەختە واقعان وەلی نەخۆشەیە شوێنیەکە زۆر جوان جواب بگرێت نەخۆشەیە متاسفانە کاکتۆر بین سەر تەمەن و ڕەگەز نەخۆشی شەکرە ئەو کاریگەری خراپانی لەسەر چاو بەجێڵێ لە تەمەنە گەنج و کەم تەمەن و با بڵێن ئەوکانە بەجێهێڵە زیاتر یا لەوانەی بە تەمە ناچوون و لەسەر ڕەگەز ژن و پیا و فەرقی هەیە نا لەسەر ڕەگەز بن لە متالعاتە نمدیوە فەرقێکی ببێت وەلی لەسەر تەمەن
بەپێی ئەوەی کە تەمەەن وەختێک چێتە سەر دیورێشن و توولی دەورەیە کە شەکرەی هەیە زۆرترە قەتعەن لە تەمەنی سەرترەوە کاریگەری زیاترە. من هەمیشە بە گەنجەکان ئەڵێم تۆی سێ کۆنتترۆلیشی نەکەی تا 5 ساڵی کە شاید شتێ لێ دیار نەیە بەس وەختێگەیتە مەسەلەن 10 ساڵی دوایی تازا گەڕێتەوە بۆ لای منەڵی دکتۆر چی بکەم ئەڵێمە بۆیە 10 ساڵەوە پێش کە من پێم کوتوی کۆنتترۆلت بکردەیە چون ئەڕوات هیچ مشکلێنی یەک دەفعە ئەڕوخێت ئەو سەدە ینی هەمیشە من بە نەخۆشەکانی کە گەنجن دێم ئەڵێم ئیسێ بەرگری بکەی بۆ 10 ساڵی کە زەخیرەیە چون لە پڕێکەدا ئەڕوخێ و حاڵەتی کە بەوجا بە پێ هەڵشانی تەمەنیشمان کاکتۆرە خۆی چاو تووشی کۆمەڵە گرفتە لەولاشەوە ئەم زەختی شەکری لەسەر بێ ئەوەنی تر وەکو سەدێک بربەستێک یەکسەر ئەڕوخێت باشکە دکتۆر هەمیشە زۆر جارێمە بەراوردێکەکەین لە نێوان وڵاتی خۆمان و وڵاتانی دەرەوە ئایا هیچ جۆرە جیاوازیەک هەیە لە چارەسەرکردنی نەخۆشەکانی چاوا لێرە و لە وڵاتانی دەرەوە؟ وەڵاهی شکر بۆ خوا چاو ئەوەندە پێشکەوتوو هەیە کە بە قەولێک وەختێک هیندێت ئیسێ ئەو دەرمانانەی من نامێ بە قەولێکی بکەم تەبلیغات بکەم ئەو دەرمانانی لە ئەوروپا و لە ئەمریکا ژەکرێت لە ئێران و لێرەش زۆر بە کاریگەری و جوان ینی هەمووی ئەو دەرمانانە وجودی هەیە وانە بڵێ شتێک ببێت و لازم بێت نەخۆش بڕوا بۆ جەیەکی تر ینی ئێمە ئیسێ لە مەرکەزیکین کام ئەمەل کە لە هەر کوێیەکی دنیاکرێت لەو سنتەری ئێماکرێت و شکر بۆخوا هەموو شتێکیش مەوجودە ئەسڵەن لە سنتەرەکانی تریش ئەزانم کە مەوجودە وانە بڵێ هێم بێت پێویست ناکە لێرەوە نەخۆش بچێتە وڵاتێکی دیکە مەگەر حەزی لێ بێت دکتۆری خاصی لە نەزەرا بێ وەلی ئیسێ واقعیەتی وانە زمانی قەدیم وانە بوو ئیسێ تەواوی جەهازەکان وجودی هەیە تەواوی دەرمانەکان وجودی هەیە واقعان نیاز بەو حاڵەتە نییە بڵێ حتمما بچیتە دەرەوانە. دکتۆر لە ڕووی تێچوونەوە چارەسەرەکان گران بۆ ئانی کە تووشی کێشەی چاوە بن گرانن باسی ئابووری چون ئەوڵەن جەهازی چاو گرانە ینی شتانەی کە مەصرف ئەکرێت مەصرفی بێحەد زۆرە دوای ئەوە من نەزەرێکم کە هەیە ئەبێ بیمە ببێت نەزەم ئینشورانسی پێڵەنچی بۆی مەسن ئێمە لە ئێران بیمە هەیە کە لێرە نیە نەخۆشەکان ئەزیە دەبن واقعیەتی وەلی شتەکانیش گرانن ینی ئەو جەهازانەی کە دێن چون لە وڵاتانی تر ئەکسەی لە وڵاتانی ترەوە ینی نە لێرە دروست دەبێت نە لە این گرانن واقعی پزیشکەکانی شانی متاسفانە ناخۆش ئێمەش ئەزیەتیم پێی واقعانە بینین نەخۆشەکان ئەزیە دەبن بۆ حاڵەت باست لەوە کردوتن لە ڕووی ئامێرەوە و لە ڕووی عیلاجەوە ئەوەی لە وڵاتانی دیکە هەیە سواز بۆخوا لێرە هەیە با بینە سەر بە خودی پزیشکەکە ئێوەکو پزیشکانی نەشتەرگەری چاو و پسپۆڕی چاو تا چەند لەگەڵ پزیشکانی دیکەی وڵاتان لەگەڵ سنتەرەکان توێژینە و بەحسە بەردەوامە تازەکان کۆنتاکتان هەیە و ینی ئاڵوگۆڕی معلوماتێ لە نێوانتانە حتمما وەختێ تۆ چیتە ڕدەی باڵاوە ئەبێ کۆنگرەکان شرکت بکەی ئەبێ مەقالات بخوێنی توانێ کولەن پزیشکی تۆ هەر سەدحێبی علمی ڕۆژت نەبێ دواکەویت دەرمانی نوێ دێ نازانی بیکەی حتما ئەبێ ینی هەمیشە ئەپدەیت ببیتەوە بخوێنیتەوە کۆنگرە بچیت مەقالە دێت ئەی خوێنینەوانێ ئێمە هەموو مانگێک لە سنتەری بەسیر کۆنگرەمان هەیە تەواوی پزیشکەکان کۆبینەوانێ ئەو شتانی نوێ هاتووە بەحسیەکەین ینی وانە بڵێ چون دواکەویت ئەگەر نەبێت حتما دواکەوی و علمی ڕۆژت پێ نامێنێ و دەرمای نەخۆشیەکە تۆگە جیازێکی باش و دەرمانێکی باشە بێ بەس کەسێک نەبێ بزانێت بە شارەزایی بەکاری کاکتۆر من پێم باشە لە کۆتاییە باشترین یان گرنگترین ئەو ڕەنمایانی کە بیدەی بە نەخۆشان بۆ پارێزگاریکردن لە چاوەکانیان دووپاتێکیتەوە لێرەوە و گرنگترین ڕەنماییان پێبێت. من زۆر حەزەکەم لێرەوە بتوانم ئەو قسە بکەم واقعان شەکرە نەخۆشیەکە من هەمیشە دووبارە دووپاتێکە من بە نەخۆشەکان ئەڵێم تۆ بڵێ شێر پەنجە نەخۆش زوو شوێنیەکەی بۆ دەرمان وەلی شەکرە گرنگ ناگرن زۆر نەخۆشیەکی مەترسیەکەشی بە هەمان مەترسی لە هەموو شتە زیاترە لەسەر قاچ یان کارەکە قاچیانە بڕنەوانێ لەسەر دڵیان کارەکە لەسەر گورچیلیان کارەکە ئەقێشرێت بە ئەوەی زەرعی گورچیلە بکەن لەسەر قەرنیە لەسەر شەبەکیە یعنی واقعا نەخۆشیەکی خراپە وەلی چون لە پڕێکانیە و ناوەکەشی زۆر خراپ نییە نەخۆش شوێنی ناکەوێت گرنگترین شت وتم سێدانەوەکو مسلسێ وایە سێزلعی وایە سێ ڕاستی هەیە یەکێک نەخۆش یەکێک دکتۆری باش یەکێکیش باتنی باش یعنی ئەم سیانە بێ دەست بە دەستی یەکەوە بنن هەر کامێکیان کەمکاری بکە فەشە دەبێت ینی ئەو شتە بە نەتیجە ناگات ئەوەیە کە من دوبارە تاکی دەکەمەوە گرنگترین شت ئێمە حەزەکەین پێشگیری ببێت حەز ناکەین کێشرێ بە دەرمان گرنگترین شت شەکرەی سێ مانگەیە
ژێر حەوت ڕایگرن ئیشەڵڵا هیچ پێش نایێت ئێمەش بە قەولێک ئەگەر لازم بێت لەیزرێکە دەرزیەکە شتێکی چکولێ نەکێشێ بەو حاڵەتانی چون تۆ وەختێک ئەمەلیاتی ژەکەی و سیلیکۆنیش دانی ئەو شتەی حەزەکەی شاید دەرنێت وەلی واقعیەتی گرنگترین شت ئەوەی پێشگیری بکەن ئەبێ خەڵک خۆیان همتکەن یعنی سەختە منیش بم بێ سەختە بەقیش وەلی بەرگریکردن لە دەرمان زۆر باشتر لەگەڵ ئەوەشە سیستەمی خۆراکی خۆمان خەوی خۆمان ڕێک بخێنەوە زۆر گرنگە لایف ستایل وەرزش خەوتن شەکرەی سەمان زۆر بەڕێز دکتۆر پرۆفسۆر دکتۆر تافگا محەممەدی پسپۆری نەشتەرگەری تۆڕیشا سواز بۆی لەم تۆرێ بەزانێریەکانە